لە وانەکانی پێشوە ئەندە شدەیە بیرتان دێنمەوە. وانەکانی سەرەتامان تەمان زۆر ئیشکردن بوو لەسەر چی لەسەرەوەی کە بزانین سیستەمی کۆمەڵایەتی کۆمەلگا چۆن تعریفی شتەکان دەکا، وەچێ هێزێک لە پشتێتی وەچ لۆجیکێک لە پشتی ئەم تعریفانەوەیە بۆ کەسەکان. و قسەمان لەسەر ئەوە کرد کە چۆن ئەو سیستەمە کۆمەڵایەتیە کاتێک کە پێناسەی شتێک دەکار پێناسەکردنەکە نییە، حکمیشی لەسەر دەدا. یعنی لەناو سیستەمی کۆمەڵایەتیایە لەناو کۆمەلگا محکەمەیەکی نادیار، محکەمەیە کە ڕۆژانە تایە ئەو محکەمەیە ڕوو دەدا. ینی محکەمەیە کە ڕۆژانان هەر محکەمە نا مراقب چاودێریەکی بەردەوام هەیە، چاودێریەکی بەردەوام هەیە و لە عینی کاتی شاشی هەیە محکەمەکردنێکی بەردەوامیشەیە لەلایەن کۆمەلگاوە بۆ هەر تاکێک لە تاکەکان. ئەمە تا حدێک لەوانەیە لە ئەوروپا لە محکەمەی کۆمەڵایەتیەوە تەحولی کردووە بە محکەمەیەکی یاسایی و قانونی و بەرجەستە. بەڵام لەناو ئێمە و لەناو کۆمەلگای بەتایبەتی لەناو کۆمەلگای کوردیە، لەناو کۆمەلگای کوردیە ئەوەی محکەمە خەتەرناکەکەیە محکەمە نادیارەکەی ئەوەی محکەمەی کۆمەلگایە، محکەمەی قانون و پۆلیس و شتانە نییە. یعنی ئەوەی چاودێریە سەختەکە دەکا حکومت نییە. لێرە حکومەت هیچ جۆرە چاودێریەکی نییە، هەر چاوی نییە تا چاودێریکە حکومت. بەڵام ئەوەی چاودێری دەکات چیە؟ کۆمەلگایە. ئەوەی چاودێری دەکات دراوسەکەتە، ئەوەی چاودێری دەکا ئەوەیە کە چوزانم براکەتە، عایلەکەتە، فلانتە، ئەو دەوروبەرەیە کە تۆی تیاهیت. و هەر چاودێریکردنیش نییە. بەردەوامیش چییە؟ تعریفکردنی ئەو کەسانەیە کە دەکەونە ناوە کۆمەلگایە. هەر تعریفکردنیش نییە، دوایی مامەڵەکردنە بەپێی ئەو تعریفەی کە دەکرێت. مامەڵەکردنەکەش جاری وایە دەکەوێتە ناو جۆرێک لە سادانی کۆمەڵایەتیەوە کە بە نسبەتی خەڵکی ئێمەوە تونترین سزای کۆمەڵایەتیە، سزای لە ڕاستیە سزای قانونی کەس لە وڵاتە لێ ناترسی. چونکە تۆ فعلەن حکومەت نە سزادانەکەی سزادانە نە چاودێریەکەشی چاودێریە. ینی بە معنایەکی تر ئێمە ئەو هێزەی کە مراقبە و محاسبە دەکات لەناو کۆمەلگا لەناو لێرە کۆمەلگایە. وە کۆمەلگاش محکەمە و قانونیش دەبێ ئیزن لە هینە کۆمەڵایەتەکە وەرگێتاوەکو بیەوێ ئەگەر عقوبەی شتێک بدایە نەدا. لەبەرەوە بەبێ ئەو ڕازیکردنی ئەو هینە کۆمەڵایەتیە محکەمە ناتوانێت حکم دەرکە، حکومت ناتوانێت هیچ بکە، حکومەتێکی فلیجە. ینی دایمە حکومت دەبێت مەرجعەکەی دەبێت بگەرێتەوە بۆ ئەو عەقڵە نادیارە کۆمەڵایەتی و ڕازیبوونی خەڵکو ئەوانە. ینی بەپێی قانون ناڕوا، بەپێی ڕازیبوونی خەڵکەکە دەڕوا. ئەمە خۆی بەڵگەیە لەسەر چی؟ لەسەرەوەی ئێمە محکەمەیەکی شاراوە هەیە کە ڕۆژانە محکەمەمان دەکا، ئەویش محکەمەی کۆمەلگایە نەک محکەمەی حکومەت. ئەو محکەمە غەیرە قانونی و حکومیەی کە ڕۆژانە حکومت دەکا و کەسیش نازانێت لەکوێوەیە و حاکمەکەشی دیار نییە. حاکمەکەی من نیم، فلان نییە، فیسار نییە. لە عینی کاتی شاکێە هەر هەمومانین، هەر هەمومان لە شوێنەکە هەم حاکمین هەم محکومەکەشین. لەبەرەوە کاتێک لەناو کۆمەلگا ڕێی لەسەر کەسێک بڵاو دەبێتەوە و وێنەی کەسێک دەکێشرێت دیتر کۆمەلگاکە هەمووی ئاوا دەیبینێ. ئیتر ئەگەر بێت و ئەوە ئەویش ئاوانە بێت. چۆن فەرەزەن لە محکەمەی قانونیە حکوومەتە کەسێک تۆمەتبار دەکرێت ئەگەر هاتوو لە محکەمەکەوە ساغ بوویەوە لەسەریکە و تاوانەی کردووە، ئیتر ئەگەر نەشی کردبێ و تاوانە ئەو هەر ئاوا مامەڵەی لەگەڵ دەکرێت کە ئەو تاوانەی کردووە و ئەو سزایە وەردەگرێت کە کەسێکە کە ئەو تاوانەی کردووە. لەناو کۆمەلگاشە کاتێکە تعریفی کەسێک دەکرێت و حکم لەسەر کەسێک دەدرێ، حکمێکی دەستە جەمعی، حکمە دەستە جەمعیەکە چیە؟ زۆر جار بە قسە دەگوازێتەوە. ینی کۆمەڵە خەڵک پێکەوە دەتوانن یەک حکایەت دروستکەن، حکایەتەکە ئەسڵ و ئەساسیشی نەبێ، حکایەتە بڕوا بەناو خەڵکە و بڵاو بێتەوە و ڕێک تەسویری ئەو شتر بۆ بکە بۆ شکڵی کە ئەم کۆمەڵە کەسە کێشاویانە. و ئەمەش لەکوێوەیە؟ لەوەیە کە مادام خەڵکەمووی وا دەڵێ کەواتە ئەو شتە وایە. ینی کۆڕایی کاتێک
کۆمەڵە خەڵک ڕێک دەکەون لەسەر ئەوەی کە شتێک تعریفکەنەوە پێناسەیکەنەوە ئێتر لە ناو کۆمەلگا لەسەر ئەساسی ئەوەی کە خەڵکێکی زۆر ئاوا شتەکە دەبینێ و شتە دەبێت بەو شتە وەکووە مامەڵی لەگەڵ دەکرێت. جا ئەمە چۆن دروست دەکەی ئەم کۆڕاییە ئەم کۆدەنگیە ئێتر دەکرێت جاری وا هەیە لە ناو کۆمەلگا بڵێن هینەکانیانی ئەوەی ئەو گروپانەی کە دروست بوون ئیش لەسەر پێناسەکردنەوەی شتەکان دەکەن ئیش دەکەن ینی بە مەبەستێکی ئایدۆلۆژی بێ یا بە مەبەستێکی ئەم هێزە کۆمەڵایەتیە بەکاردێنن دزی کۆمەڵە شەخص کە ئەو شەخصانە لای ئەوان بە دوژمن دەزاندێت ئەو دێنێت لە هێزە کۆمەڵایەتەکە و عقوبەی کۆمەڵایەتەکەی دەدات چون دێشتی لەسەر دروست دەکات تاوەکو عقوبە کۆمەڵایەتەکە ینی کۆمەلگاکە حکمیکە ینی لێرەش خۆی بە دوور دەگرێت لەوەی کە ئەوە لە پشتەکەەوە لە عینی کاتیشە ئەوە لە ڕێگەی چیەوە کۆمەلگاوە و هێزە کۆمەڵایەتیە بەکاردێنێ بۆ سەدان. تەمان ئەمانە هەمووی کە باسم کرد هەمووی ڕەبتن بەوەوە کە بە حاڵەتی سوکراتەوە و سوکرات زۆر بە وشیارانە دەرکی بەمە کردووە. تامان لە یەکێک لە پەرەگرافەکانە کە ئەو جار باسم کرد من باسی ئەوەمان کردوتمان کێن ئەوانەی کە بوونەتە سەبەبی ئەوەی سوکرات کۆمەلگا بتوانێ وا سەری سوکرات بکە کێنەوانە و دواتر ئاسانیش بێ کە حکومێکی کۆمەڵایەتی حکومێکی قانونی لەسەر دەربکرێن چونکە دوو جۆر لە تۆمەتن تۆمەتێکیانە لە ناو کۆمەلگاکە دەڕوا و حتمما لێرە سوکرات عقوبەیەکی کۆمەڵایەتی لەسەر ئەمە دراوە و کۆمەلگا سزای داوە بەل لەوەی بچێتە محکەمە سزایدا ینی لە محکەمەکەی کۆمەلگا کە محکەمەیەکی عورفیە نەک قانونی لەم محکەمە عورفیە ئیتر بە سیرکردنێک بێ بە هەر شتێک بێ جاری وایە عقوبەکە چییە کەسێک لە بازاڕەوە دەڕوا کە واوێ نایکراوەتەوە کە فلانە شتە دزە هەمووی وەکو دەستسەیری دەکەن ئەمە عقوبەیەکی سایکۆلۆژی زۆر خەتەرە بۆ کەسەکە و زۆربەی عقوبەکان لە ناو کۆمەلگا عقوبەی سایکۆلۆژین و ئەم عقوبەیەکی خەتەرە لا تەریکردنی کەسەکە چوزانم کۆمەڵێ ینی کۆمەلگا هەموو شتەکانی خۆی لێ دەگرێتەوە بەرەبەر لێ دەکشێتەوە ینی وای لێ دەکا کە خۆی وا ببینێتەوە لە کاتێک ئەگەر واژ نەبێ خۆی وا ببینێتەوە ینی ناچاری دەکا جا ئەم کۆڕەئیە و ئەمهینە لەسەر ئەو شتەکە دروست دەبێ فشارێکی گەورەی دەخاتە سەر حتمما سوکرات بەناو ئەم شارانە تێپەڕیوە بەناو ئەم عەزابانە تێپەڕیوە کە کۆمەلگاکار خۆی بەل لەوەی محکەمە حکومەکەی برا حکم کراوە و کابرایە لە ناو کۆمەلگاکەیە محکوم بووە تەبان ئەوانەی کە لە ناو کۆمەلگا حکایەتەکان دروست دەکەن ینی کۆڕەئیەکە دروست دەکەن بۆەوەی ئێتر ئەو هێزە کۆمەڵایەتیە بەکاری دێن دژی سوکرات ئەوانە زۆر جیاوازن لەوانەی کە دیان قەزیەکە دەکەنە قەزیەکی قانونی ئەم جارە لە ڕێگەی هێزی حکومەتەوە ئەو هێزە ڕسمیە دیارەی کە هەیە سزای دەدەن ینی ئەم دوو گروپە جیاوازن سوکراتەر خۆیان دابەشیان دەکات بۆ گروپە کۆنەکە ئەوانەی لە کۆنا تۆمەتباریان کردووە کە زەمینەیان ساز کردو بۆ ئەوەی ئەمانەی تازە بتوانن قەزیەکە بەرنە محکەمە یانی چی ینی لەناو کۆمەلگا شتەکە بڵاو بەتەوە محکەمەش بۆ ئەوەی حکمێکی خۆی جێبەجێکە دەبێ حسابی چی بکە حسابی کۆمەلگا بکە کۆمەلگا ڕازیە بەم حکمەیانە لەوەوە کە ئەمان زەمینیان خۆش کردووە لە کۆمەلگاکە بۆ ئەوەی سوکرات محکوم بێ بە ئاسانیش لەوەوە چی دەبێ بە ئاسانی دەبێتە محکەمە و قەزیەکە بە ئاسانی لە محکەمە جێگەی دەبێتەوە و بە ئاسانی دەخرێتە ناو هینەوە ینی دەخرێتە ناو بەرنامەی محکەمەوە و جێبەجێ دەکرێت محکەمەکە دەکرێت سوکرات بانگێش دەکرێتەوە حکمی لەسەر دەدرێت طبعا ئەلێرە ئیتر هێزێکی ئێمە ڕوبەڕووی هێزێکی تر دەبینەوە کە ینی سوکرات ڕوبەڕووی هێزێکی تر دەکرێتەوە کە ئەویش هێزی قانونە و هێزی حکومەتە نەک هێزی کۆمەلگا و هێزی عرف ئەمیان حکمێکی عرفی و عادەتیە ئەویان حکمێکی قانونی و حکومیە و ئەم دوو حکمە و ئەم دوو محکەمەیە دوو محکەمەی جیاوازن ینی سوکرات بە محکەمە کۆمەڵایەتیەکە تێپەڕیوە سزای خۆی وەرگرتووە هەر بەوە نەوەستاون اینجا دەبێم لە محکەمە قانونیەکەشە حکم بکرێت و سزا بدرێت ئەوانەی کە
ئەم قەزیە دەبەنە محکەمە و ناو قانونی دەکەنەوە ئەوانە کۆمەڵە گەنجن تەوان گەنجەکانن بەس ئەوانەی پێشوو خەڵکێکن کار لە کۆنەوە ئەم حکایەتیان لەسەر سوکرات دروست کردووە سوکرات هۆکارەکانی دیاری کرد کە چییە و منیش ئەوم باس کرد کە ئەو گەنجانەی کە سوکرات دەڵێ من کاتێکە دەچووم بۆ ئەوە تاقیکەمەوە بزانم فعلەن من حەکیمترین کەسی ئەسینام دەچوم بۆ لای ئەوانەی کە وا ناسرابوون ئەنی کۆمەلگاوە تعریفی کردبوونەها کۆمەلگاوە تعریفی کردبوون کە چین کە حەکیمن من دەچوم بۆ لایەن تاوەکو بزانم ئەرێ ڕاستە من ئەم حکمە لەسەر من ڕاستە کە دەلفی داوێتی یعنی من حەکیمم ئەو بۆ لێرا بوارێک دروست دەبوو سوکرات تەنها چی هەبوو سوکرات دەگەڕا پرسیاری هەبوو بە شوێن شتێکا وێڵ بوو ئەوەی کە بە شوێن شتێکا وێڵ بێ دەپرسێتەوە ئەنی پرسیار دەکات تەمان پرسیار ئەساسی زانینە چونکە پرسیار لە چیەوە دروست دەبێ لە شتێکەوە کە حاضر نییە تۆ پرسیاری لەبارەوە دەکەی بۆەوەی حاضر بێت پرسیاری لەبارەوە دەکەی بۆەوەی بیدۆزیتەوە یعنی ئەسڵی بە دوواداچوون و گەڕان وەزانین چییە پرسیارە وەسوکرات تەنها لەبەرەوەی ئەمە بووەتە شتێک لە لای پرسیاری هەیە لەبارەی ئەمەوە پرسیاری هەیە لەسەر خۆی لەسەر ئەوەی کە خۆی فعلەن ئەمەیە کە وتراوە بەڵام کاتێک کە دەچێتە ناو تاقیکردنەوەکەوە بۆ ئەوەی خۆی بۆ ئاشکرا بێت خۆی بۆ ئاشکرا دەبێ و بەرامبەرەکەشی لە ناو تاقیکردنەوەکە پشکنینەکە بۆ ئاشکرا دەبێ بۆی دەردەکەوێ ئەوانەی کۆمەلگا بە حەکیمیان دەزانن حەکیم نین و بۆشی دەردەکەوێ ئەم حەکیمترە لەوان لەکوێوە لەوە ناکە لەوان زاناترە لەوێوە کە هوشیارە بنەوەی کە نازانێ بەڵام ئەوان هوشیار نین بەوەی کە نازانن ئەوان ڕازی بوون بە زانینێک نەزانیەکەی خۆیان بپۆشن یعنی لە دەرەوە نازانا بن و لە ناوە جاهل بن تەبەنەوە لە محاوەرەی هنا مادەبا لە خوانە باس لەم نوعە دەکا ئەمانە سێ جۆر کەسن عارف هەیە عاشق هەیە لەگەڵ جاهل و تعریفی جاهل لای دایۆتیما ئەمە باز دەکا بۆ ژنێکی حەکیمە یەکێکە لە ژنە حەکیمەکانی یۆنان سوکرات دەچێتە لای لەبارەی خۆشەویستیەوە عشقەوە پرسیاری لێ دەکا ئایا عشق هێزێکی خواوەندیە یانە ئەویش باسی ئەوە دەکا کە عشق لە باسکردنی عشقا نمونەیەکی بۆ دێنێتەوە دەڵێ عشق نە خواییە نە مرۆییە نەسەر بە فانیەکانە نەسەر بە جاویدانەکانە نەمرەکانە ئەڵێ چۆن سوکرات شتی وا دەبێ اینجا ئەلێرە نمونەیەکی بۆ دێنێتەوە بۆ ئەوەی بۆی ڕۆشن کاتەوە ئەڵێ ئایا شتەکەیە لەو بینە کە هەم نەفانی بێ و نە باقیش بێ ینی ئەوە بێ کە هەر دەمێنێتەوە لەگەڵەوەی کە فەنا دەبێ و لە ناو دەچێت ینی لە ناوچوو هەربوو بێت و یا لە ناوچوو بێت ئەوەیە لەوێ دایەتی ماو دەڵێ بەڵێ شتێک لەو بینە هەیە نە هەتاییە نە لە ناوچووشە ئەڵێ چییە ئەلێرە لەبارەی مەوزوعەکە دێنێتە ناو معریفەوە لە بینی عارف و جاهلە عارف کێیە جاهل کێیە وەلەو بینە شتێکەیە پێی دەڵێن عاشق عاشق کێیە فەرقی لەگەڵ جاهلە چییە فەرقی لەگەڵ عارفا چییە عارف دەزانێ و زانینەکەشی ئاشکرا دەبێت ینی بەیان دەکرێ دەردەکەوێ ئەو زانینە لە ناویە شێوە دەگرێ لە گوتنیا بەرجەستە دەبێ لە حجەتەکانیا بەرجەستە دەبێ بەیان دەکرێ زانینەکە ینی دەزانێ و دەتوانێت زانینەکەشی چی بکە بەیان بکە ئەمە عارفە ئەی عاشق چییە عاشق دەزانێ بەڵام قدرەتی بەیانکردنی نییە ئەوەی دەیزانێ ناتوانێت بەیانی کە ناتوانێت ئاشکرای بکە ئەی جاهل کێیە جاهل ئەوەیە نازانێ بەڵام زانینێک بەیان دەکا توانای بەیانکردنی هەیە بەڵام توانای بەیانکردنی چی توانای بەیانکردنی ئەو زانینە نە لە ناویە هەیە نا
ئەو نازانێ و بەڵام خۆی وا نیشان دەدا دەزانێ، خۆی وا نیشان دەدا دەزانێ. ینی لە قسەکردنیا کە تۆ گوێی لێ دەگری هەست دەکەی ئەمە دەزانێ. لە کاتێکە ئەمەی ئەگەر بێت و تۆ ئەمە ڕاگری پرسیاری لەگەڵا پرسیاری لەکەی لەبارەی زانینەکەەوە و هەر ئەوە نەبێ وەریگری تۆ پرسیار بیخەیتە بەردەم پرسیارەکان و بیخەیتە ناو فەحس و تاقیکردنەوە ئەو ڕادەوەستێتر نازانێ ئەو شتانەشی کە دێڵێ چییە و تۆ هەر لەبارەی ئەو شتانی کە خۆی دێڵێ پرسیاری لێ بکە سێر دەکەی ئەم کەسە نازانێ. کەسێک فەرزەن شتێک دێنێتەوە جملەیەک دەڵێ یا کەسێک ئاەتێک دەڵێ ئاەتێکی دینی کە تۆ لەبارەی ئاەتەکەەوە پرسیاری لێ بکەی لەبارەی ئاەتەکەەوە نازانێ، لەوانەیە جاری واشەیە هەر مەعنا لوغەویەکانیشی بە باشی نازانێ. بەڵام لە عینی کاتە کە دەری دەبڕێ ئینی دەکە یا قەولی فەیلسوفێک دێنێتەوە یا شتێک لەو بابەتانە کە تۆ لەبارەیەوە پرسیار دەکەی یەکسەر دەردەکەوێ ینی لە ئەساسی ئەم زانینە دەپرسیتەوە سێر دەکەی ئەم کەسە ئاگای لە هیچ نییە، ئاگای لە دنیا نییە، بەس ئەم شتانەی بیستووە و بەدڵی بۆ وتوویەتیەوە و سەرنجڕاکێش و خەڵکەکە گوێی لێ دەگرێت. ئەم جۆرە لە کەسەوە جاهلە حەسەبە تەقسیمەکەی دایەتیمە. ئەی عاشق کێ؟ عاشق دەزانێ بەڵام ناتوانێ بەیان کات. یعنی عاشق کاتێک کەسێک زانینێکی بۆ بەیان دەکات دەزانێ کە ئەوە زانینی ئەوە زانینە، دەزانێ ئەوەی کە ئەم بەیانی کردووە زانینە نەک وازانین، نەک نیشاندانی زانینێک کە زانین نییە، نەک نواندنی زانینە، زانین خۆیەتی ئەمە. عاشق دەتوانێت جاهل لە عارف جیاکاتەوە، دەتوانێت ئەو گوتنەی کە لە زانینەوە دێت جای کاتەوە لەو گوتنەی کە لە جەهلەوە دێت خۆی وانیشان دەدا لە زانینەوە هاتووە. یعنی بە معنایەکی تر عاشقەکان کەسانێکی بیسان توانای بیستنی زانینیان هەیە بەڵام توانای گوتنی زانینیان نییە. یعنی بە جۆرێکی تر عاشقەکان و عارفەکان لە ڕاستیە لە ناو بیستنا یەکن بەڵام لە ناو گوتنا جیاوازن. یعنی عاشق عارفێکی بیسەرە، عارفێکە کە دەبیسێت، بەڵام عارفێکە دەڵێ بەیان دەکات. طبعا عارف کە بەیان دەکات لە عینی کاتیشا وەکو عاشقەکەش دەبیستێت. لەبەرەوە پەیوەندی نێوان عاشق و عارف پەیوەندیەکی بنچینەیە، بەڵام پەیوەندی نێوان جاهل ئەوەی کە نازانێ و نازانێ و ناشتوانێ هیچ بەیان نەزانینەکەی ینی لە شکلی زانی نابەیانکە لەگەڵ ئەوەی کە نازانێ و زانینەکەی لە شکلی زانی نابەیان دەکە. ئەم دوانەش چین؟ ئەم دوانەش وەکو یەکوان. ئەم نازانێ و هیچیش دەرنابڕێ، تەمان هیچ دەرنابڕێ بە بێدەنگیەکەی خۆی نیشان دەدا وەک زانا لە کاتێکە جاهل ئەمە. یعنی جاهل ئەوەیە کە نەزانە و خۆی بەزانا دەزانێ، نەک نەزانە بە معنای بەعکسەوە ئەوەی کە هوشیارە بە نەزانی خۆی ئەوە جاهل نییە، ئەوە لە جەهل دەرچووە. بۆچی؟ چونکە هەر هوشیاری پەیاکردن بە نەزانیەکەی خۆت ئەمە چییە؟ ئەمە کلیلی دەرگای زانینە، ئەمە سەری ڕێگە کەوتنە سەر ڕێگای زانینە. جا سوکرات لێرە کامیانە؟ سوکرات لە سەرەتای ڕێگاکایە لەو شوێنایە کە یەکەم جار لەگەڵ ئەوانە دەدوێ سێر دەرگ بەوە دەکات، دەرگ بە نەزانی خۆی دەکات، هوشیاری بە نەزانی خۆی پێیا دەکات. یعنی بۆ ئەوەی ئەمە بکەوینە سەر ئەوەی بزانین یەکەم جار دەبێ بزانین کە نازانین، یەکەم جار دەبێ هوشیار بین بە نەزانیەکە. چونکە تۆ ئەگەر هوشیار نەبی بە نەزانین وا بزانی دەزانی ئیتر شوێنی چی دەکەوی؟ ئەیتر ناگەڕێ بە شوێن زانینە. کە تۆ زانیت دەزانی ناگەڕێ بە شوێن زانینە. کەواتە یەکەم شت بۆ ئەوەی تۆ پاڵ پێوەنێ بەرەو بتخاتە سەر ڕێگەی زانین
ئەوەیە کە هوشیاربی بەوەی کە نازانی وەفعلەن لە سەرەتاوە هەموو مرۆڤێک نازانێ هەموو کەسێک نازانێ بۆ ئەوەی بکرێتە سەر ڕێگای زانی بەر لەوەی بزانێ دەبێ بزانێ کە نازانێ دەبێ هوشیاری پێیاکە بە نەزانینەکەی بە معنایەکی تر زانین پێیاکە بە نەزانیەکەی لێرە نەزانی چییە؟ نەزانی ینی جال نا لێرە نەزانی ینی ئەوە نا کۆمەڵێ ڕێی پوچەیە کە لە ناوتایە و ئیشت پێ دەکەن و تۆش هیچ لەبارەیانەوە نازانی تەنها حکمت دەکەن نەزانی ینی ئیمکانیەتی زانین نەزانی ینی ئەوەی کە من وەک ئینسان ئیمکانی ئەوەم تایە توانای ئەوەم تایە کە بزانم ینی هوشیاری بە نەزانی ئەسڵەن ئەساسی زانینە و ئەم هوشیاریە ئەلێرا دەبێ زۆر بە وردی ئینسان ینی یەکەم هەنگاوی کە دەینەی ئەلێرایە ئێمە ئەبێەوە جاکەینەوە کە دەڵێم من نازانم ئەوەی کە جاهلە ئەوەی جاهلە پڕ کراوە لە کۆمەڵێ بۆچوونی بەتاڵ بەبێ ئەوەی ئەساسەکەیان بزانێ لەبەر ئەم بۆچوونە بەتاڵانە کە لە ناویان هەن لای ئەو زانینن و ئەم بۆچوونە بەتاڵانە نایەڵن ئەو دەرک بە ئیمکانیەتی زانینەکەی خۆی بکە کە لە ناوکیا هەیە لەناو ئەوە هەیە کە وشارە بە نەزانیەکەی خۆی بە معنایەکی تر ئەو قۆناغی کە سوکراتی تایە کە وشاریە بە نەزانیەکە پێیا دەکە ئەم مەرحەلەیە هەر ئاوا بە ئاسانی پێی ناگەیت ئەم مەرحەلەیە جارێ بەر لە هەموو شتێک تۆ کە دەیتە ناو کۆمەلگای یەکەم جار پڕ دەکری لە شتانێک کە نایانزانی و ئیشیشیان پێ دەکەیت و ناشیان زانی تەناب واد لێکراوە کە کۆمەلگاکە لەسەری دەڕوا تۆش لەسەر ئەساسی ئەوەی کە کۆمەلگاکە لەسەری دەڕوا تۆش لەسەری دەڕۆی بەبێەوەی فەحست کردبن بەبێەوەی تاقیت کردبێتنەوە ئەمانە ڕاستن یا ڕازنین طبعا یەکەم جار تۆ بۆ ئەوەی بگەیتە مەرحەلەی ئەوەی کە نازانیت دەبێت چی بکەیت دەبێت دەست کردبێ بەچی بە پوچەڵ ینی تاقیکردنەوەی ئەو شتانێکە هاتوونەتە ناوت خۆت بەتاڵ کردبێتەوە لەمە چونکە تا ئەمە بەتاڵ نەکەیتەوە لە خۆت ئەو ئیمکانیەتی زانینە کە نەزانینە کە توانای زانینە ناکەوێتە ئیش هەتا ئەمە بەتاڵ نەکەیتەوە ناگەیتە مەرحەلەی ئەوەی کە من نازانم مەرحەلەی هوشیاری بە نەزانین ینی پاکبوونەوە لەوەی کە جەهلە لەوەی کە تاریکیە کە هاتووەتە ناوت بەبێەوەی بزانی چیە پیایا دەڕۆیت دەبێ ئەمەد لە خۆت بەتاڵ کرد بێتەوە جا دەگەیتەوە قۆناغە سوکراتی کە دەڵێ من دەمزانی کە نازانم بەڵام ئەوان نیان دەزانی کە نازانن لەبەر ئەوە من قۆناغێک لە پێشەوانم کەواتە من حەکیمترم لەوان ئەو قۆناغی پێش ئەوان چییە و سوکرات بڕیوەتیوان نیان بڕیوە ئەوەیە کە ئەوان ئاخێنراون بە جەهل جەهل چییە؟ جەهل ینی لە مەجهولەوە هاتووە لە شتانێکەوە هاتووە کە تۆ ئەساسیان نازانی ئەسڵ و ئەساسیان نازانی چییە نازانی لەکوێوە ئەمە بووەتە عادەت نازانی لەکوێوە ئەم شتە ئاوایە لەکوێوە ئەم حکومە دراوە لەسەر ئەم شتە چاکەیە ئەو شتە خراپە ئەمانە نازانی وەرت گرتوون و ئیشیان پێ دەکەی وەکەوەی چی بێت وەکەوەی ئەمە حکمت بێ زانین بێ ئەمە ئیتر دنیا هەر ئەمەیە عەقڵ هەر ئەمەیە ڕاستی هەر ئەمەیە کە ئەمانت وەرگرت ئیشت پێکردن ئەوە تۆ چیت جاهلیت ئەگەر ئەمانت وەرگرت بوو ئیشت پێ نەکرد ئەوە پڕی لە جەهل ئەی ئەم دوو کەسە هایەکێکیان کە ئیشی پێنا وەری گرتووە و ئیشی پێ ناکە و بەڵام وانیشان دەدا بە بێدەنگەکەی وانیشان دەدا کە دەزانێ ئەویتر کە ئیشی پێدەکە ئەم دوانە هەردووکیان یەک ئەساسیان هەیە ئەساسەکان چیە جەهلە بەڵام عاشقەکە لەگەڵ عارفەکە یەک ئەساسیان هەیە ئەویش چییە زانینە معرفەتە ئەو ئیمکانیەتی زانینەیە کە لە ناویانە دەبێ بێتە دەرە و چالاک ببێت و تەمان لێرەوە کێشەکە لەکوایە ئەوەی هەموو کێشەکە کە ئەم محاورەیە باسی دەکات لە هەر شوێنەکە تەنان لەو شوێنەش کە باسی مردن دەکات هەمووی ڕەبتە بە ماوکێشەی زانین و نەزانینەوە
و ئەگەر لەمە بە وردی تێ بگەین لە کۆی محاوەرەکە تێدەگەین لەم مەوزوعە تێ بگەین. ئێستا بۆ نمونە لەو گەنجانەی کە من ئەو جاروتم ئەمانە سەبەبی ئەوەن کە وایان کردووە سوکرات بتوانرێ سوکرات تۆمەتبار بکرێ. ئەو گەنجانەی کە دەچن تەقلیدی سوکرات دەکەنەوە کە تەقلیدی سوکرات دەکەنەوە یانی چی؟ یانی شتەکەی لێ وەردەگرن دەیکەن بەبێ ئەوەی بزانن ئەوەی دەیکەن چییە. ئەوانە حەزیان بەوەی خەڵک بخەنە دۆخێکەوە و فعلەن ئەمەی کە ئەمان دەیکەن جۆرێکە لە بێ ئەدەبی بەرامبەر بەچی بەرامبەر بەو خەڵکە. بەڵام ئەوەی سوکرات دەیکا بێ ئەدەبی نییە، ئەوەی سوکرات دەیکا تەعەدا نییە. ئەم تەعەدایە بۆچی؟ چونکە ئەو دەخاتە ناو تاقیکردنەوە سێری دەکا و پێی پێدەکەنی. بەڵام سوکرات لەگەڵ ئەوە دەچێتە ناو تاقیکردنەوە، نەک سوکرات لە دەرەوە بێت و ئەو تاقیکاتەوە. گەنجەکان کە لە سوکرات ئەم شتە فێر دەبن دەچن چی دەکەن؟ ئەو خەڵکە تاقی دەکەنەوە، ئەو خەڵکە دەخەنە ناو تاقیکردنەوە، خۆشیان لە دەرەوە دانیشتون چونکە خۆشیان شتەکە نازانن. و لێرەوە دووشت دەکەن کاتێک کە خۆی ناخاتە ناو تاقیکردنەوە دێتە دەرێ لە عینی کاتا کە خۆی لە ناو تاقیکردنەوەکە نییە لە دەرەوەیە. تاوانە ئەو مشارەکەی نابێکە ئەو حزورەی نییە کە سوکرادەیەتی لەگەڵ ئەوانەی کە خۆیان بەدانا دەزانن، ئەو حزورەی نییە و لەو پەیوەندیەشان نییە. بەڵام وانیشان دەدرێت کە چییە؟ هەروەکو سوکرات ئەمیش هەمان شت دەکات. لە ڕواڵەتیشا کە دەیان بینی سەردەکەی هەمان شێوازی پرسیارە، هەمان پرسیاری تاقیکردنەوەکەیە کەچی. بەڵام ئەمەی کە ئەم دەیکات ئامانجێکی هەیە و ئامانجێک لە پشتیەوە هەیە و جۆرێک حاڵەتێکی هەیە لە دۆخێکایە جیاوازە لە دۆخی ئەویتر. بە هەر ئەو جار نمونەیەکم بۆ هێنانەوە وتمان تەلەبەیە کە پرسیاری هەیە لە مامۆساکەی فعلەن پرسیاری هەیە گیری بەدەستیەوە خواردووە، هەر دەیێنەوە دەیبا ناگاتە نەتیجە لە ناو پۆلەکە کاتیان پرسیارە لە مامۆساکەی دەکا بۆ ئەوە نییە مامۆساکەی تاقیکاتەوە بیشکێنێ. فعلەن پرسیاری هەیە دەبێ مامۆساکە وەڵامی بداتەوە. تامان کاتێک کە مامۆساکە جاهلە بە ئیشەکەی خۆی ئەو کاتە چی دەکا؟ تەلەبەکە سەرکوت دەکا، ئیتیهامی دەکا بەچی؟ بەوەی کە ئەو دەیەوێت چی بکە؟ دەستەکە تێکدا، ئەو دەیەوێت چی بکە؟ سومعەی مامۆساکە لە بەردەم ڕێزی مامۆساکە لە بەرامبەر تەلەبەکانانەیەڵێ و وا بکە کە تەلەبەکانیش فعلەن ئەو ڕێزەی نەگرن و بێ ئەدەبی بکە وەکەوەی کە تاوانەوەی سوکرات تاوانبار کراوە و تاوانبار کراوە کە ینی گەنجەکان بێ ئەدەب دەکا لە ڕووی ئەدەب و ئەوەی کە پێ دەڵێن ئەدەب فاسیدیان دەکات، وایان لێ دەکات بێ ئابروو بن، حساب بۆ هیچ شتێک نەکەن، بە تەمەنەکان بیانن بیان خەنە ناو بیان دەنەبەر پرسیار و بیان شکێنن لە پێشاوی خەڵکەکە. ئەلێرە سێر دەکەی کاتێ مامۆساکە مامۆسا نییە، کاتێکم قوتابیە پرسیارەکە دەکا و جوابەکەی لانیە یەکسەر چی دەکا؟ ئەگەر مامۆساکە نەزان بێ ینی لە زمنی جاهلەکان نابێ ئەوە دەیشکێنێتەوە. بەڵام ئەگەر بێت و لە زمنی ئەوانە بێکە دەیەوێ بزانێ ئەوە دەکەوێتە ناو گفتوگۆ لەگەڵ یا لەگەڵ پرسیارەکە پێکەوە دەگەنە چی؟ حەقیقەتی شتەکەی کە هەیە کۆمەکی قوتابیەکە دەکا. جا فەرقی نێوان ئەم قوتابیە کە پرسیارەگەیە مێشکی دەخوا ڕەبتی بەو مۆزوعەوە هەیە و مامۆساکەش واجبێتی ئەم پرسیارەی جواب بداتەوە. فەرەزان مامۆسای فیزیایە لە بابەتێکی دیاری کراوە ئەم پرسیارێکی لا دروست دەبێت لەبارەی ئەو مۆزوعەوە گرنگی پێدەدا لەگەڵ یا دەڕوا دەبێتە شتێک لە لای. بەڵام مامۆساکە کاتێکە ئەم پرسیارە لە ناو منهەجەکەیان نیە و نەیخوێندووە و نازانێ و خۆشی بیری لێ ناکاتەوە لێرە تەلەبەکە بەچی تۆمەتبار دەکرێت؟ بەوەی کە ئەوە لە حدود دەرچووە، ئەوە کە شتێکی نابەجێ کردووە. تەمان ئەم مامۆسایە ئەگەر هاتوو لەو بابەتەی کە هەیەی ئاگادار بێ و لە ئەساسیاتی ئەو بابەتە شارەزا بێ ئەوە دەتوانێت چی بکە؟ لەگەڵ قوتابیەکە بڕوا بە شوێن پرسیارەکە لەوانەیە پێکەوە ئەسەن بگەنە شتێکی تازە لە مەوزوعە، بگەنە شتێک کە پێشتر نەزانداوە. بەڵام کاتێک کە ئەم ئەساسیاتە نەبوو ئەوە ئەم گفتوگۆیەش دروست نابێ. تامان لەو لاشەوە سێرکەن لێرە سوکرات وەکو تەلەبە وایە، وەکو تەلەبەکە وایە نەک مامۆساکە، چونکە سوکرات چی دەکا؟ پرسیاری هەیە. ئەی مامۆسا کێیە؟ مامۆساوەیە وەڵام دەداتەوە. یعنی سوکرات کە دەچێتە لای ئەوانەی کە خۆیان بەزانا دەزانن هەر وەکو هەر کەسێکی تر دەچێت پرسیاریان لێ دەکا. جا ئەم سوکراتی وەکو پرسیارکەر وەکو تەلەبە
لەگەڵ ئەوانەی کە تەقلیدی گەنجانە دیان ئوسلوبی پرسیارکردنەکەی وەکو ئوسلوب تەناوەری دەگرن جەوهەرەکەی تیانە و ئەو ناڕەحەتی و خەموچ و زانم یەک دنیاشتا هەتان پرسیارەی لێوە هاتووەتە بوون ئەوە لەلایەن نییە پرسیارەکە لەناو ئەمە هاتووەتە بوون پرسیاریش هینە جۆدێکی زۆری دەبێتە پرسیار گاڵتە نییە پرسیار شتێک نییە ئەمە لەبارەی شتێکەوە بپرسینەوە بڵین ئەوە چێ و ئەوەی پرسیار بەرهەمی بیرکردنەوەیەکی قوڵە ینی بە ئاسانی پرسیار دروست نابێت وانەی کە ئێمە ناومان ناون پرسیار ئەم پرسیارانە نین کە شتەکان بلەرزێنن ئەوە لە زمنی ئەو پرسیارانن کە حازرن جواب و پرسیارەکە پێکەوە حازر و حازر کراون بەڵام ئەو پرسیارەی کە شتەکە ڕادەشڵەکێنێ ئەم پرسیارە بە ئاسانی دروست نابێ بەڵام کە کراش لە عینی کاتە کەسێکی تر دەتوانێت بە ئاسانی چی بکە پرسیارەکە وەرگێوە خەڵکی تری بکە بەبێ ئەوەی ینی ئەساسی پرسیارکردنەکە لە لای هەبێت لەبەرەوە بەرامبەرەکەش دەتوانێت ئەم کە پرسیار دەکا ئەم بخاتە ناو تاقیکردنەوەەوە ئایا فعلەن ئەمە پرسیار کەرێکی ڕاستەقینەیە یا پرسیارکەرێکی ساختەیە طبعا گەنجەکان کە لە دەوری سوکراتن ئەڵێ زۆریان دەهاتن بیان لەوە دەگر کە من چۆن لەگەڵ بەرامبەرەکە دەکەوینە ناو تاقیکردنەوە گویان لە من دەگرت و دواتر دەچون تەقلیدی منیان دەکردەوە ئەوانیش دەچون خەڵکیان فەحز دەکرد و لێرەوە تووڕەیەکی زۆر لە ناو خەڵکا دروست بوو ئەم گەنجانە دەچون لە بەردەم ئەم خەڵکا کە خەڵکێکە کارکتەری خۆی هەیە و شخصەتی خۆی هەیە و خەڵک لەگەڵایەتی و وا ناودارە کە کەسێکی عالم و زانا و خەتیبێکی بەناوبانگ و یا سیاسێکی هینەوە یا کەسێکی پیشەیی شارەزایە ئەم کەسە کە دەچێت پرسیاری لێ دەکا ئەم گەنجە دەخاتە حاڵەتێکی خراپەوە یعنی فعلەن چی دەکا ئەم گەنجە دەیەوێت یاری پێ بکە نەک پرسیارێکی هەیە بە شوێنیا بڕوە بۆچی چونکە قەزەی سوکرات لە ڕاستیە تاقیکردنەوەی بەرامبەر نییە تاقیکردنەوەی خۆیەتی بەڵام قەزەی ئەم گەنجە تاقیکردنەوەی بەرامبەرە دۆخێک بۆ بەرامبەرەکە دروست دەکا دەبێتە مامۆسای ئەم پرسیارکەرە ئەو دەخاتە جێگەی تاقیکردنەوەەوە و ئەو دەخاتە خوارەوەی خۆی تامان لێرەوەیە سوکرات دەڵێ من ئەوانەی کە دەکومتمە ناو پرسیارکردن و گفتوگۆ لەگەڵیان کە ئەوان نەزانینەکەیان دەردەکەوت خەڵکەکە وای تەسەور دەکرد من دەزانم بۆیە دەتوانم نەزانینی ئەو دەرخەم ئەوە من خۆم شتەکە دەزانم بۆیە دەتوانم ئەو ئاشکراکەم کە ئەو نازانێ یعنی منیان بەزانا دەبینی لە کاتێکا من نەمدەزانی بەڵام ئەم گەنجەی کە تەقلید دەکاتەوە ئیسفادە لەمە دەکات ئەو دەخاتە ناو پرۆسەکە نەزانینەکەی ئەو ئاشکرا دەکا بەڵام لە عینی کاتیشا چی دەکا جالێک لە ناو خۆیان دروست دەکا بەچی بەوەی کە خۆی بەزانا دەزانێ و ئیستیغلالی ئەوە دەکا کە دەوروبەرەکەی کە دەبینن ئەم لەوی بردووەتەوە کەواتە ئەم لەو مەجالا دەزانێ ئەو نازانێ یعنی ئەم زانایە لێرەوە ئیستیغلالی ئەوە دەکەن کە خەڵک وەکو زانا بیان بینێ بەڵام سوکرات مەوزوعەکەی شتێکی ترە یعنی ئەلێرەوە بزانن لە ناوەوە شتەکان چەند جیاوازن لە دەرەوە چۆن وەکو یەکوان ئەم گەنجەی کە دێت گوێی لە سوکرات گرتووە و بە وردی شێوازی پرسیارکردنەکەی وەرگرتووە وەکو چۆن تەلەبەیەک شێوازی مامۆساکەی دەزانێت و لە ئەمتیحانە دەچێت ئەمتیحان دەکا سەد دێنێ هەموو شتێک دەزانێت چۆن هێندەکە ئەم ژینە تەکنیکی و میکانیکیە یعنی پرۆسەی پرسیارکردنەکە وەک هونەر نا وەک زانین نا وەک چی وەک تەکنیکی پرسیارکردنەکە وەردەگرێ دەتوانێت پرسیارەکەی پێ بکە بەڵام بەبێ ئەوەی کە پرسیارەکە بۆی دەکرێت لە لای بوونی هەبێت یعنی ئەوەی کە پرسیارەکەی بۆ دەکا لە لای بوونی نییە بۆچی لە لای بوونی نییە چونکە قەزەی سوکرات ئەوەیە بگەڕێ ئەم قەزەی سوکرادەیەتی و پرسیاری بۆ دەکا ئەو قەزە گەنجەکە نیەتی قەزەی سوکرات ئەوەیە لە دەلفیەوە وەحی هاتووە کە ئەم حەکیمترین کەسی سینایە ئەویش بە شوێنەوە دەگەڕێ بزانێ ئەمە ڕاستەیانە ئەم دۆخەی کە سوکراتی خستوەتە ناو پرسیارکردن ئەم گەنجە بەو دۆخە هاتێنە پەڕیوە ئەم گەنجە دێت تەنها چی وەردەگرێ تەکنیکی پرسیارکردنەکە وەردەگرێ و وەکو چەکێک بەکاری دێنێ بۆ چی بۆ ئەزیێدانی بەرامبەرەکان ئەوانیش لە جاتی ئەوەی سەرکۆنەی گەنجەکە بکەن دەڵێن خەتای کێیە خەتای سوکرات فێریان بەزمەی کردوون کەواتە تاوانبارەکە کێیە سوکراتە
یعنی ئەوەی کە دەبێتە شتێک کە ئەوان بتوانن حجەت دروستکەن لەسەر سوکرات کێیە؟ ئەو گەنجانن کە لە دەوروبەری سوکراتن لە ڕاستیا، نەک میلتۆسکە دژی سوکراتە کە لەگەڵ خەتیبەکانەیە. و ئەو گەنجانەی تر نین کە لە دەوروبەری سوکرات کۆ نابنەوە، ئەوانن کە ڕێک لە دەوروبەری سوکراتان، ئەوانن کە بە باشیش باسی سوکرات دەکەن، ئەوانن کەوانیشان دەدەن لەگەڵ سوکراتان. بەڵام لە عینی کاتە ئەمانە چین؟ ئەمانە دوژمنە گەورەکەی سوکراتن، چونکە ئەمانە ئەو دەرگایەن کە لێیەوە ئەو تیرە دێ بۆ سوکرات و لێ دەدا، ئەمانە دەرگاکەن. و ئەوان سوکرات لەسەر ئەمانە تۆمەتبار دەکرێت، و ئەوانیش مەبەستیانە سوکرات تۆمەتبارکردنەوە، مەبەستیان ئەمانە نییە، چونکە ئەمانە کێشەنین بۆ ئەوان. بەڵام ئەمان بەکار دێنێن بۆچی؟ بۆ ئەوەی لە سوکرات بدرێ و تاوانەکە بخرێتە ئەستۆی سوکرات. تاوان سوکرات دەڵێ ئەگەر پێشیان بڵێ باشە بۆ سوکرات تاوانبارە، هیچ جوابێکیان نییە. ئەڵێ کۆمەڵە قسە هەیە دروستیان کردووە دژی فەیلسوفەکان، ئەویش ئەوەیە کارە قسانەیە دەڵێنەوە، دەڵێن بڕوای بە خاوەندەکانی شار نییە و لە عەرز و ئاسمان دەکۆڵێتەوە و گەنجەکان فاسد دەکا و چوزانم قەزیەی بەهێز لاواز بەهێز دەکا و کۆمەڵە فۆر قسەیە شتیان دروستیان کردووە. کاتێک کە تۆ پێی دەڵێی باشە ساغی کەرەوە سوکرات تۆمەتبارە لە مەوزوعە، ینی خەتای سوکراتە، ئەوان ناتوانن ئەمان لەبارەی ئەمەوە هیچت پێ بڵێن. ئەڵێت لێرە تووشی پەشۆکان دێن، تووشی جۆرێک لە شڵەژان دێن کە تۆ پرسیاریان لێ دەکە. یانی چی؟ یانی لێرەش کە تۆمەتەکەت دەکەن هەر لە نەزانیەوە دەیکەن. ها دەڵێم هەمووی ڕەبتە بە نەزانیەوە. لەبەرەوە کاتێک لێرە پرسیاری لێ دەکە ئەو یەکسەر جوابی نییە، ناتوانێت ساغی کاتەوە کە چۆن سوکرات تۆمەتبارە لە مەوزوعە، چۆن خەتاکەی سوکراتەوەی گەنجەکان نییە. و ئەمە بە هیچ شێوەیە ناتوانن بسەلمێنن. لەبەرەوە لە جیاتی ئەوەی دەڵێ لەم بارەیەوە کە تۆ پیان دەڵێ سوکرات دەڵێ، کاتێک کە پیان دەڵێ چۆن سوکرات تۆمەتبار خەتای سوکراتە، ئەڵێ نوتقیان لێوە نایە، دەپەشۆکێن. لە جیاتی ئەمە ئەو قسانە دەڵێنەوە کە دژی فەیلسوفەکان کراوە، ئەویش ئەوەیە ئەمانە خەریکی ئەوەن لە عەرز و ئاسمان دەکۆڵنەوەی لە ئاسمانەوەی لە بن زەوی هەیە و ئەمە تەبەن لەسەر قسەیە لەسەر تەبیعیەکانە لەسەر فەیلسوفەکان نیە، بەس قسویانەتە سەرەوەن. قەزیەی لاواز زەعیف دەکەن، ئەمە هەر خۆی سۆفستایەکان ئەمیشە دەکەن، ئەوە شەر خراوەتەوە سەر سوکرات. لەگەڵەوە ئەو سێ تۆمەتە بڕوای بە خاوەندەکانی شار نییە و ئەمانە شاعیرەکان لە ڕاستیا ئەمەیان هەیە، ئەمەش لە سوکراتانە. هەموو ئەوەی کە لە خۆیانە هەیە داویانەتە پاڵ سوکرات و کردویانەتە حکمێک کە سوکرات دایمە لەو شوێنەوە ببیندێت. جا لێرە ئەوەی هێنەوە کووتمان ئەو گروپە لە گەنجەکان کە ئەو بەو پرۆسا تێنەپەڕیون و ئامانجێکی تر ئەم شتە دێنن دەیگوازنەوە، بەڵام ئامانجێکی تر دەچێتە پشتی کە هەمان ئەو ئامانجە نییە کە لە ئەسڵا هەیە. هەروەکو مشتەکان چۆن سەرەتا کە ئاوا بە ئەو ئەساسیان هەیە و پەیدا دەبن شتێکن، بەڵام دواتر کە خەڵکێک دێ تەقلیدیان دەکاتەوە ئەساسەکە لەگەڵیانایە، ینی بەبێەوەی بەم ئەزمونایە تێپەڕی بێ ئەو تەناشتەکە بەڕواڵەت وەردەگرێ، جالەکەی خۆی پێت دەپۆشێ و ئەو گەشەکردنەی نەکردووە لە ناوە و ئەو هینە ڕووی نەداوە لە ناویە کەچی چییە؟ هێن دەکات، ینی خۆی وا دەنوێنێ. لێرە نواندن دروست دەبێ، لێرە تەمسیل دروست دەبێ، لێرە ئەمەی کە تەمسیلی ئەوە دەکات ڕێک وەکو ئەوە وایە، بەڵام ئەمە چییە؟ ساختەیە، ئەمە ڕاستەقینەکەیە، ئەمە جەوهەردارە، جەوهەرێکەیە کە ئەم شتەی لەسەر ڕاوەستاوە ئەم جەوهەرەکەی نییە، بنەمایەکی نییە لەسەری ڕاوەستاوێ. جا لێرە تەبان هەر قسەکردنەکە نیە وەکو وتمان، ئەم گەنجانە کاتێک کە قسە لەگەڵ بەرامبەرەکە دەکەن دۆخێکیان هەیە جیاوازە لە دۆخەکەی سوکرات، ڕووی حاڵەتیشەوە، یعنی ئەو وەزعەتەی تایە هەن جیاوازە. چۆن جیاوازە؟ ڕێک وەکو جیاوازی حاڵەتی ئەو تەلەبەیەی کە پرسیارێک هەیە بۆ ئەوەی مامۆستاکە بەگیربێنێ دەیکات لەگەڵ ئەو تەلەبەیە کە بە ئەسڵ پرسیارەکە هەیە بۆ ئەوەی نییە کە مامۆستاکە بشکێنێ یا وای لێ بکە دەرکەوێت کە نەزانە و هیچ نازانی. حاڵەتی ئەمانەی ئەوانەتان مامۆسان بە باشی ئەم حاد و حاڵەتە دەبینن. ئەو تەلەبەی کاتێ بۆ پرسیار دەکا مامۆساکە وەکو نەزان نیشاندا زۆر جیاوازە لەو تەلەبەی کە هەمان پرسیاریش بکە، بەڵام چی بێ لەوێ بێ کە ئەم پرسیارە لە لای پرسیارێکی ڕاستەقینە بێ، پرسیار بێ فعلا. طبعا ئەمەی کە ئاوادەیکە حاڵەتەکەی جیاوازە،
یعنی کە دەیبینی لە ناو دۆخێکایە و هیچ هەستێک لە لای تۆ دروست نابێ بەرامبەرەوەی کە ئەو کەسە چی دەکا دەیەوێت ئەمە بکە هەستێکی ترت هەیە کاتێک کە قسە دەکا شێوازی قسەکرد دەکە و حاڵەتەکەی هەستێکی ترش پێ دەدا جیاوازە لەو هەستە ینی بەنسبەت بە مامۆساکەوە هەستێک دەدا بە مامۆساکە جیاوازە لەو هەستەی کە تەلەبەیەک دەیدا پرسیارەکە چییە پرسیارەکەی لە شوێنێک وەرگرتووە و دەیکاتە نا بۆچی بۆەوەی مامۆساکە بە نەزان لە پێشاوی تەلەبەکان نیشاندا ینی گوان نیشانی دانیشانی بە تەلەبەکان بڵێ هەم مامۆساکە نازانی ئەم دوو حاڵەتە و ئەم دوو سایکۆلۆژیایە دوو سایکۆلۆژیای جیاوازن گەنجەکان کە تەقلیدی سوکرات دەکەنەوە پرسیارەکانی سوکرات دەبن ئەم جەنگەی پێ دەکەن لەگەڵەوانە وەکو حاڵەتی ئەو تەلەبە وایە لەناو پۆلەکە کە باسم کرد ئەوی تریشیان وەکو حاڵەتی سوکراتی وەکو ئەو تەلەبە وایە کە فعلەن پرسیارەکەی هەیە کە مامۆساکە واجبە لەسەری جوابی بداتەوە و ئەمە دەبێ مامۆساکە بکەوێتە ناو گفتوگۆ خەمی بخوا کە ئەم پرسیارەکەی کردووە چونکە ئەمە پەیوەندیەکەیان ئاوایە کە ئەو فێرکات لەبەرەوە کاتێک کە پرسیاری هەیە دەبێت چی بکە بەدەمیەوە بڕوە و لەگەڵ یا بڕوە تەمان ئەگەر مامۆساکەش جاهل بوو وەکو وتمان عینەکەی نەبوو ڕێگەمان هاوکێشە دروست دەبێتەوە ئەمە سەرکوت دەکا ئەمەی کە پرسیارەکەی بە ئەسیل هەیە تەمان ئەم مامۆسایی کە جاهلە لەگەڵ ئەوی تر کە مامۆساکە یعنی هاتووە مامۆساکە لە پێشاوی تەلەبەکان بشکێنێ لەگەڵ ئەوە ڕێک دەکەوێت ناو پەیوەندیەوە ینی پەیمانەکە لە بینی ئەم مامۆسا جاهلە و ئەو تەلەبە جاهلایە تەبان لە بینی ئەو مامۆسایەشکە ئەساسێک لە زانینەکەی هەیە هەر معلومات نییە ئەو ئەساسە دەکەوێتە ئیش لەگەڵ تەلەبەکەی کە ئەویش ئەساسێک بۆ پرسیارەکەی هەیە لەم نێوانە لە بینی ئەم دوو ئەساسە ئەساس بۆ پرسیار لەگەڵ ئەساسیش بۆ وەڵام هەردووکیان تەمان ئەم ئەساسی پرسیار و ئەساسی وەڵام هەردووکیان چین یەکن وەکو عاشق و ئینەکە وایە عاشق و عارفەکە وایە ئەلێرە ئەم دوانە لەناو پەیوەندیەکان دوانەکەی تیشتی لەناو پەیوەندیکی تران لەبەرەوە ئەو تەلەبەیە کە دێت مامۆسا بەگیردێنێ لەگەڵ ئەو تەلەبە جاهلە لەگەڵ مامۆسا جاهلەکە چییە بە هیچ شێوازێک پەیوەندیان خراپ نییە بە هیچ شێوازێک ئەم دوانە چین هەمان ئیش دەکەن بەس ئەو لە دۆخی تەلەبا دێکە لە قالبی تەلەبام لە دۆخی لە قالبی مامۆسا تەبا ئەم مامۆسایە کە جاهلە عقوبەی کێ دەدا عقوبەی ئەو تەلەبە دەدا کە ئەساسەکەی هەیە بۆ پرسیار بۆچی چونکە لەگەڵ ئەوە دژە بامان شێوە ئەو تەلەبەیەش کە وتمان هێنا لەگەڵ کێ دژە لەگەڵ ئەو مامۆسایە دژ دەبێتەوە کە ئەساسێکی هەیە بۆ زانی و ئەمانە طبعا هەموو ئەوەی کە هەیە لێرە لەسەر ئەم ئەساسەیە دەبێت ئەم چوارە لە یەک جیاکەنەوە تەلەبەی جاهل و مامۆسای جاهل مامۆسای عارف و تەلەبەی عاشق ئەو دوو جاهلەکەی تر کە وتمان هەیە جاهلە بەڵام بێدەنگە ئەمە وەکو تەلەبە جاهلەکە وایە هەیەشە جاهلە بەڵام خۆی وانیشان دەدا کە زانایە ئەمە وەکو کێ وایە وەکو مامۆسا جاهلەکە وایە ئەی عارف و عاشقەکە وەکو کێوان وەکو تەلەبەکە عاشقەکەیە عارفەکەش کێیە عارفەکەش ئەوەیە کە مامۆساکەیە کە ڕێنوێنی دەکا بۆەوەی بگات بە زانینەکە تەمان ئەوانە چی دەکەن ئەو دەڵێ سوکرات ئەوانە کە پرسیاریان لێ دەکەی لەبارەی ئەوەوە چۆن سوکرات ئەمەی کردووە چۆن سوکرات تاوانبارە دەشڵەژیان و هیچ جینێکیان نییە بۆ ئەوەی بوونی خۆیان کارکتەری خۆیان یعنی ئەو وێنە ساختەیە خۆیان لە کۆمەلگا پارێزن چی دەکەن ئەڵێ کۆد کۆڕاییەک دروست دەکەن هەمویان کۆد دەبنەوە ڕێیەکی جەماعی دروست دەکەن کە ڕێیە جەماعیەکەیان دروست کرد ئەم وتی سوکرات وایە ئەو وتی من لەگەڵ یابووم وایە ئەو وتی لەگەڵ یابووم وایە و ئیتر وتی دروست بوو ئەو کاتە چی دروست دەبێ خەڵکەکەش ناچێت تحقیق بکە ئەمە دەبێتە ڕێیەکی گشتی یعنی ئەو کاتە دەبێتە حکمێکی کۆمەڵایەتی کە ڕێیەکە گشتی بوویەوە هەموو کەس وتی ئەو خەڵکێکی زۆر وتی ئەو شتە وایە ئەوە دەبێتە چی دەبێتە حکمی کۆمەڵایەتی لەسەر شتەکە بۆ نمونە سوێنێ بڵاو دەبێتەوە فلانە گۆشت خراپە خەڵکی تووشی نەخۆشی کردو ئەگەر واژ نەبێ بڵاو بوویەوە خەڵکەکەی تر حکمیان لەسەر گۆشتەکەدا و هەر ئەو گۆشتە لە هەر شوێنە ببینن چی لێ دەکەن موقفیان بەرامبەری
ئاوایە کە ئەمە شتێکی خراپەوە دەبێ فڕی دەن و دەبێ هەر دوکانێک بیفرۆشێ چی دەکەن عقوبەی دەدەن ئەی لەوانەیە گۆشتەکەشتی نەبێ کەس تەحقیقی نەکردووە لەوەی ئەرێ باشە ئەم گۆشتە فعلەن خراپە یا چاکە بەڵام هەر بەچی بەوەی کە کۆدەنگێک لەسەری دروست بۆ شتە دەبێ بەچی دەبێ بە خراپ ئەلێرە سوکرات باسی ئەوە دەکە ئەمانە ئەڵێ زۆر بە لەبەر ئەوە کە جوابیان نەبوو بۆ ئەوەی کە سوکرات تاوانبارەکەیەوە بتوانن ساغیکەنەوە نەک گەنجەکان و ئەوان تاوان لە گەنجەکان تووڕە نەدەبوون هەر ڕێک ئاوا دەڵێ نەسەنە بزانە چۆن چ پەیوەندیەکەیە لە بینی گەنجەکان و ئەو گەنجانەی کەوانیشان دەدەن لەگەڵ سوکراتان گەنجە جاهیلەکان ئەوانەی کە تەنها تەکنیکی زیرەکانە تەکنیکی پرسیارکردنەکەی دەبن ئەو یاریەی پێ دەکەن ئەوانە لەگەڵ ئەوانەوە دژنین سوکرات نەسەن ئاوا دەڵێ ئەڵێ لە جیاتی ئەوەی ئەوان لەوان تووڕە بن وەرقی خۆیان بەسەر ئەوان نابرێژن هەموو ڕق و تووڕەیی خۆیان بەسەر منا دەڕشت و منیان دەکردە سەبەبی ئەوەی کە ئەوان ئاوان لە کاتێکا فعلەن سوکرات ئەمە ئیشی سوکرات نییە کە ئەوان ئاوا دەکەن و سوکرات دژی ئەم جالەیە چونکە ئەمانە ژەر دەکەونەوە ناوچی ناو جاهیلەکان وانیشان دەدەن کە دەزانن بەڵام لە عینی کاتیشە نازانن یعنی ئەم گەنجانەش کە دەچن ئەوانی تر تاقی دەکەنەوە یعنی جاهیلێک تاقی دەکاتەوە بەڵام ئەمە لە بەرەوەی لە بەرەی ئەم دیوە وانیشان دەدا چییە لە بەرامبەرەتی وانیشان دەدا لە تەرەفی سوکراتە لە کاتێک ئەمانە لە ڕاستیە ئەو دەرگایان کە ئەمانە ئەسپەکەی تەروادن ئەمە ئەو لەناو ئەمانە ئەوە شاراوەتەوە ئەو دوژمنە شاراوەتەوە کە زەفەر بە قەڵاکەی سوکرات دەبا لە ڕاستیە و ئەمانە ئەسپەکەی تەروادن ئەسپەکەی تەروادە ئەوەیە کە ئەو قەڵایەکە ناگیرێت ئەسپێکی هینەیە تەختە دووسی دەکەن پاڵەوانەکان دەچنە ناوی و دواتر کاسپەکە دەبەنە ژوورەوە لە ناو ئەسپەکە دێنە دەرێ و قەڵاکە بەو تەریقەیە لە جاتیەوەی قەڵاکان پێ ناشکێندێت بەو ڕێگایە دەچنە ژوورێ ئەمانەش وەکو ڕێک ئەسپەکەی تەروادەوان و ئەوان لە ڕێگەی ئەمانەوە دەچنە ناوچی زەفەر بە سوکرات دەبن و ئەمانە چین ئەمانە لەگەڵ ئەوانی ترا کە بەرامبەریان دەبنەوە ئەمانە چین هەردووکیان یەکن و هەردووکیان تەلەبە جاهیلەکە و مامۆستا جاهیلەکەن دژی ئەوەی کە تەلەبە عارفەکە و مامۆستا عارفەکەیە یعنی ئەوانەی کە بەرەی عارفەکان و بەرەی جاهیلەکان جا طبعا ئەمانە ئەڵێ کۆڕەئیەک دروست دەکەن و کاتێکیش قسە دەکەن زۆر بە قەناعەتەوە وەکو نییە ئەوان لەوێ هاتبێتەوە ئاوا بە حاڵەتێکی سایکۆلۆجیەوە دەیڵێن کە خەڵک بە ئاسانی چی بکە بڕوا بەم شتە بکە و خەڵکی ژووتمان ناچێت تەحقیق خۆی بکە قسە لە خەڵکی تر وەردەگرێ ئەم دەبینە دەڵێ دیارە ئەم زانایە و حەکیمە دەزانێت سوکرات ئاوایە قسەکەی لێ وەردەگرێ فلانە کەس ئاوایە مادام ئاوایە لەسەر حسابی ئەمە خۆ لەسەر حسابی تاقیکردنەوە ئەم شتانەی ناکرێن کەسەکە کەس ناچێت تاقی بکە کەس تااقەتی لێ بڕوە بە شوێن مەوزوعەکانە و کە ناژوا لە عینی کاتیشە ئەمە وەردەگرێ وەکو حکومەکەمیش دەست دەکا بە حکومدان لەسەر شتەکە بەبێ ئەوەی زانینی بەرامبەر شتەکە هەبێ و ئامیش دەچێەوە دروست دەبێ هەر بە هەمان شێوە ئەو کەسەیە کە وا دەزانێ کەچی نازانێ یعنی هەموو دەوروبەرەکە تەنراوە بەچی ئەوەی کەوا دەزانێ و بەڵام نازانێ چ خەڵکەکە چ خەتیبەکان چ فلان هەمووی ئەو دەوروبەرەی سوکراتی تایە لەو دەوروبەرە هەمووی جالێ ینی لەناو ئەو سیستەمی حقیقەت پۆشینان کە لە ئەوانەکانی ترا باسم کرد تامان هەڵێ کاتێک کە بە قەنەعەتەوە ئەم شتە باز دەکەن ئەوە هاتووەتە گوێی ئەوەی پڕ کردووە و ئەمەش بەڕاستی ئاوا بە ئاسانی لا ناچێت چونکە ئەمە هەر لە من ساڵانێکە ئەمە بە گوێ ئێوە خوێنراوە و ئێوەشە لەسەر وتی ژیانتان وەستاوە کۆمەڵی خەڵک ئاوا کۆبوونەوە وتیان ئەو شتە وایە ئێوەش بە وای دەبینن تازە من ئەوم بۆ ساغ ناکرێتەوە کە من وان نەبم بۆ ئێوە تازە من توانای ئەوەم نییە ئەوەی ساڵانێکە لە ناو ئێوە دەچێندێ و دادەمەزرێ من لە ناو محکەمەیەکی ئاوا بە سەعاتێک بێم ئەمە بشکێنم لە ناوتانە ئەم درۆیە ئەمەکە بە ساختە لەسەر من دروست کراوە تاوان لەوێت وەکوتم دەڵێ کاتێکە دەڵێ پیان دەڵێ ئادەی بۆم ساخکەرەوە چۆن خەتای سوکراتە ئەوان دەپەشۆکێن و
لە جاتیەوەشی دەکەن ئەو کۆڕایە دروست دەکەن و سوکرات بە شتێک تۆمەتبار دەکەن ئەویژەوەیە ئەو سێ تۆمەتەی کە پێشتر باسم کرد.